ئەو دراوانەی کە پۆتانسیێلی ئەوەیان هەیە کە لە ماوەی 1 ساڵ یاخود 1 ساڵی نمیترە سوودێکی زۆر بۆ ئێوە ببەخشێ بۆ ئەوەی ئێوەش هەوڵی بکەن و لە ماوەی ساڵێک تاکو 1 ساڵ نمیترە زیاترین قازانج بکەن. من بۆ ئێوە لە ڕێگەی ئەم چەنێلەوە دەخەمە ڕوو بۆ ئەوەی زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان سوودمەند بێ لەم دراوە ئەلکترۆنیانە. ئەمڕۆژ شتکۆینێک بە ئێوە ناسێنم کە پۆتانسیێلی ئەوەی هەیە کە لە ساڵی 2022 نرخەکەی زۆر بەرز ببێتەوە و زۆربەی ئەو کەسانەی کە هۆڵی یەکەن لە ڕێگەی ئەم دراوەوە ببن بە ملیۆنێر. سلااو هاوڕان، هیوامدار شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتمەین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، لە پیجی فیسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ بەڕێزانەی کە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتمەین 74 ڤیدیۆ لە ڕێگە و چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەرەتوانن دراوە ئەلکترۆنیەکان وهروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنشی شاڵەت بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوە یاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڵێ ئازیزان، ئەمڕۆژ ئەمەوێ شتکۆینێکی تر بە ئێوە بناسێنم کە پۆتانسیێلی ئەوەی هەیە لە ساڵی 2022 نرخەکەی بەرەو هەڵکشان بڕوە و بەرز ببێتەوە و ئەو کەسانەی کە هۆڵدەری ئەو دراوە دەبن ئینشەڵڵا لە ماوەی 1 ساڵ تاکو 1 ساڵی نمیترە زیاترین قازانج بۆ ئێوە هەبێ. بووە مەبەستە هاوڕان ئەچینە ناو کوین مارکێت کەپ و دراوی بلو سپارۆ توکەن کە لێرانە نرخەکەی 9073 8000 کەس ئەم دراوان لە واچلیستی خوان هەیە و هەروەها لە ڕبەی 2869 بازاری کریپتۆ کارنسیە. هاوڕێیان ئەم دراوە لەسەر نێتوۆرکی ئێتێریۆمیە واتە شەبەکەی ئێتێریۆم، هەروەکو دێنە خوارەوە، بەڵام لێرانە 20% لە ماوەی 24 ساعتە ئەم دراوە بەرەو هەڵکشان چووە و هەروەکو دێنە خوارەوەش لێرانە مارکێت کەپی ڕۆژانەی ئەم دراوە 73 میلیۆن دلارە و هەروەها مارکێت کەپی ڕۆژانەشی 9 میلیۆن دلارە. لێرانەش مەکساپلای دراوەکە 100 کوارتریلیۆنە، هەروەکو لێرانە بینن و هەروەها ئەمەش نموداری ئەم دراوەیە کە تاکو ئێستا چەند بەرەو هەڵکشان و داکشان چووە و هەروەها لەم بەشە بینن کە لە ماوەی 1 هەفتە 1 مانگ کە چەند ئەم دراوە بەرەو هەڵکشان چووە. من هەموو جارە پێتان نەرێمە هیچ سیگنالێک بۆ کڕم بۆ ئێوە بڵاو ناکەمەوە. ئێوە باقم و مانتقی خۆتان کار لەسەر ئەم دراوە بکەن، وەرن سەیری ڕوتمەپ نەخشە ڕێگا هۆڵدێ مارکێتی ئەم دراوانە بکەن ئەو شتکۆینانە و ئەگەر سەرماشتان هەبێ ئێواتوانن 3% هاوڕان سەرمایەی خۆتان دابنێن بۆ شتکۆینەکان. بۆ نمونە ئەگەر 100 دلارت هەبێ بۆ هەر شتکۆینێک بای 3 دلار بکڕە، مەچوو هەموو پارەت بە شتکۆینێک بدە یاخود بە دراوێک بدە. ئەم دراوەی هەروەکو گوتم ئەم سەرمایە کە هەیتت هەروەکو گوتم 103 تەرخان بکە بۆ شتکۆینەکان بۆ ئەوەی ئینشەڵڵا لە داهاتوودا زەرەرمەند نەبیت. بەڵێ ئازیزان، هەروەکو گوتم لەسەر نێتوۆرکی ئێتێریۆمیە ئەم شتکۆینە. هەرچەند شتکۆینەکە کەسانێکی زۆر بەلای خووە ڕانەکێشەوە جارێ، بەڵام من ئایندەیەکی زۆر باش بە ئەم شتکۆینەیە بینم چونکە بەڕاستی لە ماڵپەڕە کۆمەڵایەتیەکان دیعایەکی زۆری بۆ ئەم شتکۆینە کرێ و من بە باشیە بینم کە ئەم شتکۆینە لە ساڵی 2022 نرخەکەی بەرەو هەڵکشانێکی گەورە بڕوە و لێران هەروەکو بینن کە 2000 هۆڵدەری هەیە، هەروەکو دەینە خوارەوەش لێرانە لە بەشی هۆڵدەرس کە 52% توکەنسوزی کردووە کە من لەبەر توکەنسوزیەکەی بەڕاستی هاتمە شتکۆینە بێوە بناسێنم کە 52% کارێکی زۆر باشی کردووە کە توکەنسوزی کردووە، واتە 52% ئەو توکەنانەی لە ناو بردووە کە هەیتی. بەڕاستی شتێکی زۆر باشە و هەروەکو دێنە ناو وێبسایتی کوین مارکێت کەپ هاوڕان
دوامین باشی ئەم دراوەی ئەوەیە کە هەروەکو چینە سەر بەشی مارکێت لێرانە بەڕێزانم کە لە پڕۆبیت ئەکسچێنجێکی بەناوبانگی کووریە پێم وابێ و هەروەها هاتبیت و چەند ئەکسچێنجی تر کە ئەم دراوە ئێواتوانن ترێدی پێ بکەن و معاملەی پێ بکەن لەم دوو ئەکسچێنجە و چەندین ئەکسچێنجی تر واتە سەرافی تر و هەروەها لە ناو تراسواڵێتی لە یونیسوەپ کە سەرافی یونیسوەپە ئێواتوانن کڕین و فروشتن بەم دراوەی بکەن. ئەمەش بەشی کومونیتیە هاوڕان کە ئێواتوانن بچنە ناو تویتێری ئەم دراوە و بە خۆتان تحقیقی ئەم دراوە بکەن یاخود تویتێری ئەم دراواتان هەبێ بۆ ئەوەی لە دەنگ و باسە نوێیەکانی ئەم دراوە بێبەش نەبن. من ناچمە ناو بەشی کومونیتی ئێوە بە خۆتان ئەتوانن لەم بەشەوە بچنە ناو بەشی تویتێری ئەم دراوە. من بۆ ئەوەی ڤیدیۆکەی درێژ نەکەمەوە پێویست ناکات بچمە بەشی کومونیتی. هەروەکو گوتم 8640 کەسی شەم دراوان لە واتچلیستی خۆیان هەیە کە ئێواتوانن با داگیرساندنی ئەم ئەستێرەیە ئەم دراوە لە واتچلیستی خۆتان هەبێ. لێرانەش ئەچینە سەر بەشی وێبسایتی ئەم دراوە ئازیزم کە هەروەکو گوتم ئێوە لە ناو تراسواڵێتی ئەتوانن لە ڕێگەی یونیسوەپەوە ئەم دراوەی بکڕن کە لێرانە ئاماژەی بەوە کردووە کە ئینقلابێک شۆڕشێکەکەین بۆ ئەوەی ئەم تۆکانە یاخۆتەم شتکۆینە ببێت بە واتە پرۆژەیەکی سەرکەوتووە واتە بەبوتەی خۆن کە گەورەترین پرۆژە دەبێت لە ئایندەدا بۆ جیلی ئایندە. ئەمە شەرۆکە بینە لۆگۆی ئەم شتکۆینەیە کە لۆگۆیەکی زۆر جوانیشی هەیە. ئەمە بە کۆی گشتی وێبسایتی ئەم دراوەیە وهەروەها لە کوین مارکێت کەپ کە لیست بووە و لێرانەش هەروەکو ئاماژەی پێکردووە کە پێویستەوە 500 ملیار توکەن هەبێ کە شەرت نیە هاوڕان ئەوە 500 ملیاردتان هەبێ ئێواتوانن 10 ملیار 15 ملیارشتان هەبێ بەڵام ئەگەر 500 ملیارد هەبێ هەروەکو لێران ئاماژەی پێکردووە تۆ بەشاریەکەیت لە چالێنجەکانی هەفتانە کە ئەم دراوەدانێ بۆ ئەوەی تۆ ببەیتەوەوە قازانج بکەیت واتە 500 ملیار بۆ ئەوەیە کە تۆ لە چالێنجەکان بەشدار بیت و ڕۆژانە و هەفتانە و مانگانە کە دراوی ئەلکترۆنی بلو سپارۆ ئەدە بەو کەسانەی کە لە چالێنجەکان بەشاریەکەن بەو شەرتەی کە 500 ملیارد هەبێ کە زۆر پێویست ناکە هاوڕان ئەوەندە گەلک زۆرە. هەروەکو گوتم 3% لە بودجەی خۆتانەی واتوانن دابەش بکەن بۆ هەر شتکۆینێک بۆ نمونەگە $100 هەبێ ئەتوانێت با $3 شتکۆینەکان بکڕێ. هیچ کاتێ هەموو پارەکە سەرمایەکەت دامانە بۆ یەک شتکۆین دابەشی بکە هەروەکو گوتم 3 لە بودجەکەت دابەشی هەموو شتکۆینەکان بکە بۆ هەر شتکۆینێک ببوورە 3 بۆ ئەوەی چەندین شتکۆینت هەبێ و هەر کاتێ یەکێک سەری گرت تۆ بتوانانی لە ڕێگەی ئەم شتکۆینەوە داوڵەمان ببێت و هەروەکو من لە هەموو ڤیدیۆکانیش پێتان نارێم کە من هیچ سیگنالێک بۆ کڕین بۆیەوە بڵاو ناکەمەوە. نیەتی من تەنها ئەوەیە و شتکۆینانە کە پۆتانسیێلی ئەوەیان هەیە لە ماوەی ساڵێک و نیوە نرخەکان بەرز ببێتەوە من بۆیەوە ڤیدیۆ دروستەکەم بڕیاری کۆتایی لە دەست خۆتانە مێنێ کە بڕیار لەسەر کڕین یاخود نەکڕین ئەم شتکۆینانە بدەن. لێرانەش کانترەک ئادرسیە هاوڕان کە ئێواتوانن کۆپی بکەن و لە ناو یونیسوەپ لە ناو تراسواڵێت بکڕن و هەروەکو لێرانەش ئاماژەم پێکرد کە لە چەندین ئەکسچێنج کە هەیە ئەتوانن ترێدی پێ بکەن کە هۆتبیت، کوین تایگەر و هەروەها پڕۆبیت و چەندین ئەکسچێنجی تر. بەڵێ عەزیزان هەروەکو لێرانەش ئاماژەی پێکردووە کە لەو شوێنانە ئەتوانن بکڕن کە هۆتبیت و کوین تایگەر و پڕۆبیت ئەکسچێنجە بەناوبانگەکانن و هەروەها بەڕێزانم تۆ بە هۆڵدکردنی ئەم دراوە کە ڕۆژانە ئەتوانی پاداش وەربگری کاتێک کە هۆڵ دیەکەی ئۆتۆماتیکەن دراوەکە جگەلەوەی کە کڕیوتت هەروەها لە کاتی هۆڵدکردن نەک لە ناو ئەکسچێنجەکان بەڕێزم لە ناو تراسواڵێت کاتێکە هۆڵدیەکەی ڕۆژانە بڕێک لەو توکەنەی لە توکانەکانی تۆ لەسەر توکانەکانی تۆ زیاتە بێ کە هەر دراوێکت کڕی وا باشترە بێخیتە ناو شتکۆینێکت کڕ بێخیتە ناو تراسواڵێتی بۆ ئەوەی ڕۆژانە
پاداش بداته و لسر توکنکان زیاد به او زور گرینگه هاوران اگر تو دراوکت کڕێ لەناو ئێکسچێنجەکانت ڕاگرت پاداشت ناداتێ ڕۆژانە بەڵام ئەگەر شتکۆینەکانت لە ئێکسچێنجەکە نەقلی تراسواڵێتت کرد و لەناو تراسواڵێتی هۆڵدت کرد ئەو کاتی پاداشت دەدەتێ کە ڕۆژانە ئەو پلەتفۆرمەی یاخود ئەو دراوە پاداشت دەدەتێ بۆ ئەو کەسانەی کە هۆڵدیەکەن و لێرانە شەرەکو ئاماژەی پێ کردووە کە پاداشتەکان هەتاییە کە کاتێکەوە هۆڵدیەکەن ئەوەش باسی چالنجەکەیەکە کە هەروەکو بۆیان لەسەرەوە شەڕح کرد کە ڕۆژانە هەفتانە و مانگانە چالنجیان هەیە و هەروەها ئاماژە بە توکانسوزی کردووە کە تیمەکە و پرۆژەکە توکانسوزی باشەکە بۆ ئەوەی نرخی دراوەکە بەرەو هەڵکشانێکی گەورە بڕوە. ئەمە بەکوی گشتی هاوڕان کە لە 4 فازیش پێ کاتووە کە لێرانە باسی فازەکانی کردووە نەخشە ڕێگایان توکەنەیە کە ڕۆتمەپ هەروەکو گوتم ڕۆتمەپە بەڕێزانم کە لە 4 فازە خۆیە بینیتەوە بۆ ئەوەی نرخی دراوەکە بەرەو هەڵکشان بچێت. بەکوی گشتی هاوڕان من پرۆژەیەکی سەرکەوتووە بینم و لێرانە شەرۆکوە بینم کە ماڵپەڕە کۆمەڵایەتیەکانی ئەم دراوان پێیواتوانن بچن و پەیوەندیان پێوە بکەن. بەکوی گشتی هاوڕان ئەم دراوە بە دراوەکی زۆر باشە بینم بۆ ساڵی 2022 و هەروەها 2023 کە نرخەکەی بەرەو هەڵکشان بڕوە چونکە یەکەم جار 9 و تازە هاتووە و زۆر کەس جارێ هۆڵدێری ئەم دراوانی لەبەر چەند هۆیەک من ئەو دراوەی بە باشیە بینم هۆڵدێری نییە جارێ زۆر کەس و هەر کاتێکە هۆڵدێرەکەی بەرز بووە ئەم دراوە نرخی بەرزە بێتەوە دڵنیا بنەوەی چونکە هەروەکو گوتم چونکە هێشتا هۆڵدێری کەمە بەوا باشرەوە زوو بکڕم بۆ ئەوەی کاتێکە هەڵدێرەکانی زیادی و زۆر کەسە و دراوان هۆڵد کرد ئیتر نرخەکەی گرانە بێ وەیەوە ناتوانم بکڕم کە زۆر گران بوو ئیتر فایدە ناکە کە بکڕم و هەروەها دوایمیشت کە گرینگە کەروەکو گوتم 53% توکانسوزی کردووە کە هەنگاوێکی باشینەوە و هەروەها سێمین شت کە زۆر گرینگە لەناو چەندین سەرڕافی لیست بووە کە سەرڕافی باشیش تێدا وەکو هاتبیت و کۆینتالێر و هەروەها پرۆبیت کە ئەم سێ خاڵە زۆر گرینگە دیسانەوە پێتانەرێم من هیچ سیگنالێک بۆ کڕن بۆیەوە بڵاو ناکەمەوە ئێوە بە عەقڵ و منطقی خۆتان کار لەسەر ئەم دراوە بکەن نیەتی من تەنها ئەوەی ئەو دراوانەی کە تازە لیستە بن و پۆتانسیێلی باشیان هەیە بۆ بەرزبوونەوەی نرخ بۆیەوە ڤیدیۆ دروست بکەم بۆ ئێوەش بە عەقڵ و منطقی خۆتان کار لەسەر ئەم دراوانە بکەن هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆە لە چەنێلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان ئەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ